حەیفە بۆ تۆ وا ئەسیری بووی بە عەبد و جاریە. برادران ئێمە چەند دروشمێکمان شێ و لە لای خۆتانیشە بۆیە پێم خۆشە بە یەکەوە و دروشمانە بڵێینەوە. نامانەوێت چاکسازی دست لێمان بێت بە قازی. نامانەوێت چاکسازی دست لێمان بێت بە قازی. بڕوو خێنا یەکسانی نەما مافی ئینسانی. خۆیان یانزانیوە لەوەی هەڵ ئەدەن کێشەی خۆیان چارەسەر بکەن بە جدی ئەوان کە ئێستا لێرە نین هۆشیاری پێ ناوترێت.